هەر لە لەندەن دەمێنینەوە بەڵام لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم لەباری لێکەوتەکانی شەڕی ئیسرائیل و حەماس لەسەر بەریتانیا. بەڕێز نەجات محەممەد پارێزەر و شرۆڤەکاری سیاسی. کاک نەجات زۆر بەخێربەی بۆ کوردستان 24 دەکرێت پێمان بڵێ کە ینی چۆن بزوتنەوەی حەماس و ئیسرائیل توانیان ئەم کاریگەریە لەسەر بەریتانیا دابنێن کە وەزیری ناوخۆ لە پۆستەکەی دوور بخرێتەوە. ئەم شەڕە چ کاریگەریەکی هەیە لەسەر بەریتانیا؟ بەڕێز سنوورخان دەستخۆش، ئەو پرسیارە بەڕاستی زۆر بابەت لە خۆی ئەگرێت و بابەتی یەکەم ئەوەیە کە ئەمە بەڵگەیە لەسەر ساحەیەکی دیموکراسی کە لە بەریتانیا هەیە کە ڕێزوزەرات لەسەر مەقالەیەک نووسینی مەقالەیەک بابەتەکەوا بورژێکە ئەو کەسە پێویستە دوور بخرێتەوە لەو پۆستە کە پۆستی وەزیری ناوخۆ وەزیری ببورن کە وەزیری وڵاتێکی وەک بەریتانیا بەڵێ و ئەو وەزیری ناوخۆ بڵێ و ئەو کەسانەی کە ئەم بابەتیان زیاتر کرد بە حاڵەتێکەوە ئەم کەسە دوور بخرێتەوە ئەوەیە کە ئەم کەسە لە مەقالەکەی ئاماژەی بۆ کردووە کە ئەم خۆپیشاندانانەی بەوە شبهان کە باڕێن بە ئەرلەندای باکوور کەوا پێشتر ئەوان خۆپیشاندانیان کردوە پێوە ئەمە ئەوان بۆ ئازادی نەبوون هەر بۆ جێلەشێندن بوون بۆ ئەم بابەتە زۆر کارێری خستە سەر ئەو بڕیارەی کە ڕیشی سوناک ئەو بڕیارە باوە پرسیار بکەم چی وای لە بەریتانیا کرد هەڵوێستی خۆی بگۆڕێ لە سەرەتای شەڕی نێوان ئیسرائیل و حەماس بەریتانیا تەنانەت پشگیریکردن لە فەڵەستینیەکانیشی قەدەغە کرد بەڵام ئێستا وەزیری ناوخۆ دوور دەخاتەوە لە بەرەوەی ڕەخنە لە پۆلیس دەگرێت کە ڕێگە بە خۆپیشاندانەکانەیە بۆ پشتیوانیکردن لە فەڵەستین. ئەوەی ڕاستی بە بەریتانیا هەموو کاتێک پاپشتیەوەی کردووە کە خەڵکی خۆپیشاندان بکەن بە بەو ڕێچکەی کە یاسا ڕێگەی داوە لە وڵاتە خۆپیشاندانێکی مەدەنیانە بکرێت دژی هەر یاسا و ڕێسایە کە دژی مافی مرۆڤ چی لە ناو بەریتانیا چی لە دەرەوەی بەریتانیا. بەڵام ئەم بابەتە ئێستا کە ئەمڕۆ باسی لەسەرکرێ ئەم بابەتە لەسەر ئەو مەقالەیە بووە کە وەزیری ناوخۆی بەریتانیا کە سێلبرێڤمان نووسێتی واویسشی بیدا بە کابینی حکوومەت و ئەوان ئیمزای لەسەر بکەن بەڵام خۆش بەختانە ئەوانی ئیمزایکیان لەسەر و مەقالە نەکرد کە پشتڕاستیکەنەوە کە قستانی کە ئەوەی کا دروستە بە پێچەوانەوە دژی بەکاریان هێنا و دووریان خستەوە چکەم ڕیشی سوناک خۆی ئەوڕێدی پێشتر قسەی لەسەر بوو کە پێی وایە زۆر سست بێ بەرامبەر بە وەزیری ناوخۆ بۆ ویستی ئەو ئەم هەلە بقۆزێتەوە پاوەر و هێزی خۆی دەربخات لەم نووسینی مەقالەیە بەرامبەر بە ئەو کە دووری بخاتەوە ڕەنگەشە پۆستی چیکەی بداتەوە. ئەم بابەتە احتیمالی زۆرە لەسەر وەزیری ژینگە وەزیری تەندروستیش دووبارە ببێتەوە بۆ دوورخستنەوەیان لەسەر ئەو بابەتانی تر کە کەمکرد تەرخەمیان هەیە لەسەر ژینگە و بابەتی تەندروستی و مەسەلەی کاتێک کە دەوید کامێرۆن هەڵبژراوە بۆ وەزیری خارجی خۆتان ئەزان ئەم بابەتە زۆر لکەنراوە بە کەشمی وەزاری خارجیەوە بەنسبەت بە بەریتانیا و ئەم بابەتە زۆر گرنگی ئەدەن بە ئەو بابەتانەی کە لە پێشتر ئۆکرانیا دروست بوو یان ئێستاکە کە لە مەسەلەی حەماسەوە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت کە ئەمان ڕێگە ئەدان یان ڕێگە نادانەوەن هەمیشە ڕێگەیان داوە بەڵام ئەوەی کە ئەم حاڵەتی کە دروست کرد لە ڕێگەی سوێلە برێڤمانەوە ئەوە بوو کە ئەو مەقالەی کە نووسی بووی بە تێر و تەسەلی دژی یاسای مافی مرۆڤ بوو و ئەو بابەتەی کە ئەو ڕژان بووی مەساحەی بەریتانیای بەڕاستی تووڕە کرد بە تایبەتی ئەو کاتە ئەو مەقالەی شبهان بە ئەرلەندەکان کە توای ئەوان جێلەشێن بوون نەک با ئازادیان کردبێت. باشە بەڕێز نەجادیانی ئێستا کە وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپاش لە برۆکسل لە کۆبوونەوە دانیانی ئەمڕۆ بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپاوەی گوتکە حەماس هاوڵاتیان یاخود فەڵەستینیەکان لە کارتی غەزەوەکو قەڵغانی مرۆیی بەکاردەهێنێت. پێتان وایە هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی وڵاتانی نێویەکێتی ئەوروپا دروست دەبێت یاخود بە هەمان شێوەی پێشوو هەر وەک ئێستا دەمێننەوە لێدوانەکانیان و هەڵوێستیان؟ European Court of Human Rights ئەو دادگای باڵای مافی مرۆڤ ئەوە زۆر گرنگیەدا بە بابەتەکان کە لە چی لە کاتی جەنگا چی لە کاتی ئاوارەبوون و دەربەدەر بووندا کە ڕوئەدەن پێویستە لایەنە مرۆیەکەی بپارێزرێ و هیچ کاتێک هیچ لایەنێک هیچ دەسڵاتێک هیچ سڵتەیەک خەڵکی سیڤی مەدەنی بەکارنێنێ بۆ کاتی شەڕ بۆ پاراستنی بنکەکانی خۆیان و ئەم بابەتەش حتمەن تاوتێک کراوە لەسەری و تاوتێ لەسەرەکەم بەڵام تا ئێستا هیچ برارێکی وا دروست نەبووە کە ئەوان باوەڕان نەبێت 100% و کارە کراوە بۆ بابەتی سۆلە برێڤمان ئەگەڕێمە سەر و خاڵە ئەویش بە هەمان شێوە پێی وا بوو بۆیە ئەو ساحەی بەریتانیا تۆڕە کرد پێی وا بوو ئەم خۆپیشاندانانە
پاپشتی حماسەکەن نەک پاپشتی خەڵکی ئاسایی یان خەڵکی سادەی مەدەنی فەڵەستینی کە بوونە بە قوربانی. زۆر سپاس دەکەم بەڕێز نەجات محەممەد پارێزەر و شرۆڤەکاری سیاسی لە لەندەن لەگەڵم بووی.